گوێبیستی دەنگەکانیان نابێت و هیچ کاتیش دەنگیان ناگات بە کۆمەلگا و خەڵک. سەربازی ون ئەم جارە باس لە ئازار و مەینەتی ئەو کەسانە دەکات کە خزمەتی ئەو مرۆڤانە دەکەن و ئەو دەنگانە لە ئامێز دەگرن. ئەمانە توێژێکی هەستیار و ناسکی کۆمەڵگان. ئەوانەی ئەو زەحمەتی و خزمەتە گەورە دەخەنە ئەستۆی خۆیان کۆمەڵێک ڕاهێنەر و مامۆستای نابیستانن کە بە درێژای زیاتر لە 30 ساڵ لە باوەشیان دەگرن و دەبنە ئومێدی داهاتوویان. ئەو کەسانە شەڕی بەدەستێنانی مافی ئەم توێژە بێنازە دەکەن و داهاتووی ئەم توێژە ناسکە بنیاد دەنێن. خۆشەویستی و خەمی قۆڵی ئەو مامۆستایانە بۆ نابیستەکان ئیرادە و هێز و چوستی زۆری پێبەخشیون. بۆیە سەربازی ون ئەم جارە چیرۆکی کۆمەڵە کەسێک دەگێڕێتەوە کە چۆن برینی ئەم نابیستانە دەستنیشان دەکەن و لە باوەشیان دەگرن. پەیمانگای هیوای نابیستان تاکە پەیمانگایە لە سنووری پارێزگای سلێمانی کە خزمەت بە توێژی نابیستەکە. ئەو مناڵانەی کە نابیستی تەواون یان کەم بیستن لێرە ئێرە ناوەندێکی فێرکردنە، خوێندنە، پەروەردەییە، کۆمەڵایەتیە بۆ ئەو مناڵانە کە لە باخچەی ساوایانەوە تا پۆلی نۆی بنەڕەتی لێرە مناڵ سوودمەندە. ئێرە شاری سلێمانیە. بە پێی ئاماری ساڵی 2014 ژمارەی دانیشتوانی نزیکەی 2 ملیۆن کەس دەبێت. لەم ژمارە زۆرەش نزیکەی 5 بۆ 6,000 نابیست هەیە کە ئەم نابیستانە ئێش و ئازار و مەینەتیان زۆرە و چەندین کێشە و گرفت بەرۆکی گرتوون، بەتایبەت ئەوانەی لە نێو خوێندنگە و ناوەندەکانی فێرکردن دەخوێنن. ئەو مامۆستایانی کە لێرە کارەکەن هەموو مامۆستای بەتوانان هەموو ڕاهێنراون لە ناو پەیمانگا بۆ ئەوەی زمانی ئاماژە بەکاربێنن لەگەڵ خوێندکارەکانە هەم بۆ وانەوتنەوە هەم بۆ گفتوگۆکردن لەگەڵ مناڵەکانە و زۆربەی زۆریشیان یعنی تەمەنێکی زۆریان لێرە خزمەت کردووە و لە سەرەتای دروستبوونی ئێرۆ لێرە و کاری باشەکەن بۆ خزمەتی نابیستن. خۆشەویستی و خەمی قۆڵی ئەو مامۆستایانە بۆ نابیستەکان ئیرادە و هێز و چوستی زۆری پێبەخشیون. ئەم مرۆڤە بەخشندانەش بریتین لە ڕاهێنەری کاری دەستی و مامۆستای وانە تایبەتەکان کە لە پەیمانگای هیوا بۆ نابیستان ئەو خزمەتە دەکەن. ماوەی 36 ساڵ ئەم پەیمانگایە هەیە لە ساڵی 1983ەوە ینی بۆ یەکەم جار لێرە خوێندن دەستی پێکردووە. لەم ماوەیە خزمەتی زۆر بە نابیست کراوە، زۆر جیلنەوە پێگەێنراوە، زۆربەی زۆری ئەو نابیستانی کە لێرە دەرچوون ئێستا خێزانیان هەیە لە ناو کۆمەڵگایە کارەکەن، شوێنی کارکردنی تایبەت بە خۆیانیان هەیە کە تایە سەرکەوتوون بە تایبەتی نابیستە کوڕەکان کە ئەوان ئێستا زۆربەی زۆریان دارتاشیەکەن و دوکان و مەحەلی گەورەی خۆیانیان هەیە. ئامانجی ئێمە لێرەیە پێگەیاندنی ئەم نابیستانەیە کە بیانگەێنین بە وەکو مناڵێکی ئاسایی پێیان بگەێنین. من ئێستا تقریباً 7 ساڵە لێرەم
ئامانجم ئەوەیە وەکو مامۆستایەک حەز ئەەکەم مناڵەکان پێ بگەێنن چۆن حەزەکە مناڵەکەی خۆم پێ بگا شوێنێک تەواوکە بەڕاستی حەزەکە مناڵەکانی ئەمانش بەس تێگەیاندنیان قورسە. لە ساڵی 1995ەوە لە پەیمانگام وانەی وێنەکێشانەڵێمەوە لەو کاتەوە لە ڕەوزەکەەوە دەرسیان پێ ئەڵێم هەتاوەکو پۆلی نۆ. طبعا هەموو ڕۆژێ ئێمە دەرسی وانەمان هەیە وێنەمان هەیە ئەو قوتابانی کە ئەو ڕۆژی کە دەرزی وێنیان هەیە من ئەمەم مۆمەرسەم لەوێ طبعا فێریانەکەم ئیتر ئەگەر خۆیان پێداویستیان بێ پێیانە ئەگە پێیان نەبێ من بۆم دابینەکەن دابشەکەم بەسەر قوتابەکانە و فێریانەکەم. مامۆستای پەیمانگە هیوای نابستانم مامۆستای زانستم لە پۆلی حوتەوە وانەیان پێ ئەڵم تا پۆلینۆ ئەم قوتابیانە قوتابی نابیستن کە ئێمە پێیان نەڵێنەوە بەڵام هەمان بابەت و هەمان منهەجی قوتابیانی ئاعتیادی ئەیڵانەوە پێویستیان بە ناس هەیە ئەم قوتابیانە پێویستیان بە حەنانی زیاتر هەیە کە پێیان بین. مامۆستام لە پەیمانگای هیوا مامۆستای زانستم زانست ئەڵێمەوە بە شێوەیەکی هێما و ئاماژە خۆتان نەزانن بابەتی زانست زۆر قورسە بەڵام بە شێوەیەکی هێما ئەوترێتەوە. ئەو مرۆڤانە زیاتر لە هەموو کەسی تر جگە لە خێزانەکانیان هەست بە ئازاری ئەو نابیستانە دەکەن بۆیە شەڕی بەدەستێنانی مافی ئەم نابیستانە دەکەن لە پێگەیاندن و فێرکردن و دروستکردنی داهاتوویەکی گەش. پەیمانگای هیوا بەڕاستی یەک لە پەیمانگە زۆر باشەکانە کە کارێکی ئەتوانم بڵێم نایابەکەن وەکو سیستەم هاوتایە بە سیستەمی خوێندنگەی بنەڕەتی قوتابخانەی بنەڕەتی لە وەزارەتی پەروەردە بەڵام لەگەڵیان ئەمان کە ئەوەی جیایە کاتەوە وشەوەیە پێویستی و شێوازی فێربوون و سیستەمی فێربوونی ئەو منداڵانەیە کە لێرن ئەو گەنجانەیە کە لێرن کە نابیستن طبعاً وەکو هەر مناڵێکی تری ئاسایی تاقییان هەیە بەڵام لە ڕاستیە بێ ستافەکان و پەیمانگاکە ئەو ڕێوشیانانە بگرێتە بەر کە ئەتوانێت ئەم زانیاریانە بگوازێتەوە بۆ ئەو منداڵانە. ئێمە هەموو ئەزانین کە یەک لە ڕێگە سەرەکیەکانی فێربوون مەسەلەی بیستنە. ستافەکان چۆنچۆنی ئەتوانن قەرەبووی ئەم بیستنە بکەنەوە چۆن ئەتوانن ئەم زانیاریانە بە وێنە بە مناڵەکان گەێن بەڕاستی ئەمە فەلسەفەی کارکردنیانە. زۆر جار مناڵانی نابیست لەگەڵەوەی کە نابیستن بەهۆی نەبیستنەوە ڕەوبەڕووی کێشەی تری دەرونیە بنەوە بۆیە ئەرکی ستافەکان و ئەرکی پەیمانگا کە زۆر قورسەوە زۆریش گرنگە و زۆریش پڕبایەقە لە فێرکردنی منداڵانی نابیست خوێندکاران و قوتابیانی نابیست ئەمە فەلسەفە و گرنگی و بایەقی پەیمانگای هیوایە. مامۆستایان هاوکارمان سەرکەوتن لێرێ ئێوە هیوای ئێمەن پەیمانگا ماڵی ئێمەیە پەنجەکانمان ئەدوێن لێرە ژیان جوانترە خۆشی ژیان تەنها زمان نییە. ئێمە پێویستمان بە هاندانە بۆ دەرخستنی بارەکانمان. منی نابیست هاوتام لەگەڵ هەموو منداڵانی تری ئاسایی نابێت بەهۆی نابیستبوونمان جیاوازی بکرێت. ئێمەی نابیست پێویستمان بەڕێز و خۆشەویستیەوەیە. مەڕوانە کە نابیستم بڕوانە توانستم. پەیمانگای هیوای نابیستان هاوکاری ئێمەیە. ئێمە نابێت لە مافی خوێندن و فێرکردن بێبەش بین. فێرکردنی زمانی هێمە ئەبێت زۆر لە سەرەتاوە بێ ینی لە تەمەنێکی مناڵیەوە بێ
بە تایبەتی ئەو هێمانی کە لێرە بەکارێتکە وەکوتم تایبەتە بە خوێندن و فێرکردن ئەویش ئەو فەرهەنگەیە کە ئەتیما دەکرێتە سەری ئەو شانەی کە لەویایە بەکارێنرێ لە تا لە تەمەنێکی زووترەوە بێ باشترێکە ئێستا ئێمە باخچەی ساوایانمان هەیە مناڵەکان هەوڵێن لە تەمەنێکی زووەوە بێنە ئێرە بۆی فێری ئەو زمانە ئاماژەیە بن دوورکەونەوە لەوەی کە مەسەن خێزانەکان خۆیان ئاماژە دروستکەن. ئەم توێژە بارودۆخیان زۆر تایبەت و هەستیارە ئەوان لە دنیایەکی جیاواز دەژین ئەم ژیانە جیاوازەش پڕێتی لە کێشە و گرفت و تێنەگەیشتن لە داواکاری و حەز و ئارەزوەکانیان. من لە دایک بووم نابیست بووم لە تەمەنی 7 ساڵیە هاتمە پەیمانگە پۆلی 8م تەواو کرد شاهادەم وەرگرت دوای ئەوە هەوسەر جێدیم کرد لەگەڵ هاوڕێیەکی خۆم و ئێستا 2 مناڵم هەیە کوڕێک و کچێک. ئەمانە دنیایەک حەز و ئارەزوو دڵ و دەروون و هەستیانی پڕ کردووە بەڵام نازانن ئەم کاسە پڕ لە خەمە بەکێ بگێنن یان چۆن تێمان بگێنن. یەکێک لەو کارە گرنگۆوانە تایبەتانە فێری دەستڕەنگینی و کاری هونەریان دەکەن. ئەیدی ئەو دەستانەیان ناوەستن لە دروستکردن و نەخشاندنی وێنە و ڕستن و چنین. ئێمە مامۆستای تایبەتمان هەیە بە بەشی وێنەکێشان هەم مامۆستاشمان هەیە بە ئیشی دەست. ساڵانە هەر لە سەرەتای ساڵەوە ئەو 2 بەشە لەگەڵ خوێندکارەکان ئیشەکەن مامۆستای وێنە چەندین ڕسم و لەوحەی خوێندکارەکان هەڵەگرێ هەتا کۆتایی ساڵ بەشی ئیشی دەستیش بە هەمان شێوە لە کۆتایی ساڵە ئێمە پێشانگا ئەکەینەوە ئەو کارە دەستیانە وێنەکانیان هەمووی لەو پێشانگایە عەرزەکرێت و یعنی پیشان ئەیرێ و تا ئێستا ینی خواستێکی باشی لەسەر بووە جێی سەرنجی هەموو خەڵک بووە کە بینیویانە. ئێرە پەیمانگای هیوایە بۆ گەڕانەوەی هیوا بۆ نابیستەکان لە ڕێگای چەند وانێکی جۆراوجۆر کە ئەم وانانەش لەلایەن کەسانی پسپۆڕ و شارەزاد دەگوترێتەوە فێری نابیستەکانی دەکەن فێریان دەکەن چۆن تێکەڵ بە کۆمەڵگا بن و لە دەوروبەریان تێبگەن و چێژ لە سروشتی ژیانیان وەربگرن. ئەو بابەتانی کە ئەمانەی خوێنن هەموو ئەو بابەتانەیە کە لە خوێندنگەی ئاسایی ئەخوێنرێ یەکێکیش لەو مادانە مادەی بیرکاری ینی دەرسی بیرکاریە هەروەکو بابەتەکانی تر ئەخوێنرێت و بە زمانی ئاماژە هەموو ژمارەیەک هەموو کردارێکی بیرکاری هەمووی ئاماژەی تایبەتی خۆی هەیە ڕوونەکرێتەوە بۆ خوێندکارەکان و لە حەزیشیان لێ لەوانی بیرکاریە و سەرکەوتوشن ینی شێوەکەی لەبەرێ ئەوی نابیست شێوەی شت وەرئەگرێ ڕسمی شت وەرئەگرێ بیرکاری بۆ ئەمان خۆشترێکە وەک لەوانەیە کە شەرحیات بێ یان گفتوگۆ ئەو شتەی زیاتیابێ ئەمان زیاتر لە بیرکاریە باشترێک. ماوەی زیاتر لە 30 ساڵە لەو شوێنە وانەی تایبەت بە نابیستان لە ڕێگای هێما و ئاماژەی دیاریکراو دەگوترێتەوە بۆ ئەوەی نابیستان بتوانن دەرببڕن و تێبگەن. ئەمانە ڕاهێنانیان پێدەکەن بۆ فێربوون و خوێندنەوە و نووسین. خەڵکێکی زۆر کە نازانێ ئەو کارە گەورە و گرنگی کە لێرە بەڕێوە چیە و چۆنە ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی گشتی بەڕاستی زۆر بەبایەخەوە لە کارەکەیان ئەڕوانین و پاڵپشی تەواویانەکەین و ئەو پەڕیتوانە هەوڵەدەین ئاسانکاری بۆ کارەکانیان بکەین و لەگەڵ ئەوە بە هەمومان وەکو ستافێک بیرەکەینەوە لەوەی کە کێشەی ئەو منداڵانەوە ئەو قوتابیانە چۆن چارەسەرکەین بە بەردەوامی بۆیە ئەمەش هەر سەرچاوەی ئەم با بڵێ نیەت و ئەم بەرنامە و ئەم ویستەی ئێمە ئەوەیە کە
کە ئەمان ئەم کارە گرنگەکەن کە بەڕاستی نوێنەرایەتی هەر هەمومانەکەن لەم ئەرکە پیرۆزە بۆ هەر پاڵپشتێک بۆ ئەمان بۆ مامۆستاکان بۆ ستافەکە بۆ ئیدارەکە هێشتا کەمە و بە دڵنیاییەوە بەردەوامی شەبین لەسەر. لە ڕێگەی پەروەردەی جیاواز و تایبەت ڕادەهێنرێن کە چۆن فێری زانست و زانیاری بن کە وەک مافێکی سەرەکی خۆیان ڕادەهێنرێن. ئەو ستافی کە لێرە کارەکەن هەمووی بە چاودێر بە مامۆستا بە توێژەر بە ئیدارە بە هەموو هەر هەموویەوە ستافێکی زۆر دڵسۆزن بۆ نابیستانی یعنی وامان لێ هاتووە هەر یەکێک لەو مناڵانە بە هی خۆمان نەزانین یعنی هەر مناڵێکەم و کوڕیەکی هەبێ ناتەواوەیەکی هەبێ هەمووی لە خەمی ئەوایە یعنی لە پۆلا مامۆستا حەزەکە هەموو خوێندکارەکان وەک یەک بن ئەوەی کە مەسەن ئاستی زیرەکی کەمترە زیاتر خۆی لەگەڵ هیلاکەکە. لێرە فێری وشەکان ئەکرێن فێری ڕستەکان ئەکرێن ئەوەندەی کە لە تەمەنی خۆیانە هەیە و دەستپێکی ئەمەش لە مناڵ یەکەم جار لە خێزانێکە چاو هەڵەهێنێ فێری ئەو وشانە ئەکرێت کە لە خێزانەکەیە کە لە ماڵەکەیە بەکاری ئەهێنێت ئەنجا کەسەکە خۆی ئەندامانی خێزانەکەی ئەو خواردانی کە ئەی خوارد ئەو جلوبەرگی کە بەکاری ئەهێنێت هەروەها چوار وەرزەکەی ساڵ فێری ئەمانە ئەکرێ زائیدەن ئەوەی کە فێری ژمارەکان ئەکرێت لەیەکەوە حتاوەکو ژمارە 5 ئەمە ئێمە طبعاً بە دووبارەیەکی زۆر فێری مناڵەکان ئەەکەی چونکە لە دنیا دەرەوەیانە ئەم دووبارە بوونەوەیە نییە یاخود ئەگەر هەش بێت زۆر کەمە لەبەر ئەوەی کەوتمان کە کەسەکان زۆری زمانی هێما نازانن. ئەوەی کە زۆر زەحمەتە و قورسە بۆ نابیستان دەرەوەی پەیمانگایە تێکەڵبوونیان بە خەڵکی تر لێرە لە ناو پەیمانگا خەڵکانێک هەن لێیان تێگەن خۆیان لە بینی خۆیانە هاوشێوەی یەکترین بەڵام دەرەوەی پەیمانگا کاتێک کە ئەڕۆنە شوێنێک لەگەڵ خەڵکانی ئاساییە ڕوبەڕووی خەڵکی ئاساییە بنەوە کە ئەوان لێیان تێناگەن مەسەن ئیشی دائیرەیەکیانە بێ بۆ نمونە پێویستیان لەو کاتا پێویستیان بە وەرگێڕێکە ئەوە قورسایی ئەچنە خەستەخانەیەک ئەچنە بازارێک لەسەر جادە لە ڕێگاوبان کێشەیەکیان دروستە ئەوانە لەو کاتانە کێشە بۆ ئەمان دروستە بێ بەس لە ناو پەیمانگا لەبەرەوەی هاوشێوەی خۆیان هەیە و لەبەرەوەی مامۆستای باش و بەتوانە هەیە کە ئەتوانێت زمانی هێما بەکاربێنێ لە ناو ئێمە کێشەکان کەمترە لە دەرەوەی پەیمانگا زۆر. خەندەی ئەو منداڵە نابیستانە لە خۆشەویستیانە بۆ ئەو مامۆستایانە کە لە باوەشیان دەگرن یەکێک لە هەنگاوەکان لەم پەیمانگایە هەوڵدانە تا ئەم نابیستانە تێکەڵ بە سروشت و کۆمەڵگا بکرێن و تاوەک خەڵکی ئاسایی چێژ لە ژیان و جوانیەکانی سروشت وەربگرن و حەز و ئارەزوەکانیان بەدی بێنن. ئەمانجی ئەم پەیمانگایە وەکوتم تەنها فێرکردنی نییە ینی وەکو ناوەندێکی خوێندن بەڵکو لەگەڵەوە پێگەیاندنی ئەم نابیستانەیە تێکەڵکردنیانە بە کۆمەڵگا دەرخستنی تواناکانیان
ئەمانی کە ئەم ستافی کە لێرە کارەکەن زۆربەی کات نەکرد تەنها لە ناو پەیمانگا لە خزمەتی نابیستانە بەڵکو لە دەریشەوە زۆر کات ئەم نابیستانە لە دەرەوە تووشی کێشابن کە کەس لێیان تێناگا کەس ناتوانێت گفتوگویان لەگەڵ بکە پەنا بۆ ئێمە ئەبن بۆ ستافی ئێرە و بۆ مامۆستایانی ئێرەکە کاری وەرگێڕانیان بۆ بکە هاوکاریان بکالەوە لە زۆر بوارە ینی ئەم مناڵانە پێشکە هەمانە لە بواری وەرزشە یعنی خوێندکارمان هەیە کە یەکێکە لە پلە بەرزەکان و سەرکەوتووە و خەڵاتی وەرگرتووە لەو بوارانە وەکوتم تواناکانیان دەرەخرێ لێرە. دەیانەوێت لە ڕێگای هێماکان دەوروبەریان پێ ئاشنا بکەن و ڕایان بێنن چۆن شتێک داوا دەکەن و چۆن بەدەستی دێنن چاودێری دۆخی تەندروستیان دەکەن بە بەردەوامی. هەموو ئەو کارانە بۆ خزمەتکردنە بەو توێژە جوانە و بەدیهێنانی هیوا و ئاواتەکانیانە کە دایانەوێت لە کۆمەڵگادا نەبڕێن و چێژ لە ژیانی خۆیان وەربگرن. منداڵەکان بەڕاستیات کاتی خوێندن و قوتابخانە لەگەڵ مامۆستاکان پەیوەندیان نییە. زۆربەی کات لە دەرەوەی قوتابخانەش پەیوەندی نێوان قوتابی و خێزان و مامۆستا پەیوەندیەکی بەردەوامە چونکە بۆ کێشە و چارەسەری کێشە و گرفتەکانە گەڕێنەوە بۆ ئەمان بۆ بابڵێن گەیاندنی بیرۆکە و ئەو فیکرە و ئەو دەربڕێنانی کە هەیەە لە ناخیانە و ناتوان بە دەوروبەر جاریوا بە خێزانیشی بگەێنن مامۆستاکان سەرچاون بۆیە دوای ئەوەی قوتابخانەش بەجێڵن زۆرێک لە قوتابیەکان و گەنجەکان هەرە گەڕێنەوە بۆ ئێرەوە پەیوەندی بەردەوامیان لەگەڵ مامۆستاکان ئەمێننەوە لەبەر ئەم هۆکارەیە کە وای کردووە کە بەڕاستی ئێرە سامانێکی گەورەی مرۆیی شاراوەیە لە کوردستانە و ئێمە ئێستا بەرنامەمان هەیە کە ئەم پەیمانگایە لە ڕووی سەرپەرشتیکردنەوە بخێنە سەر وەزارەتی پەروەردە سەرقاڵی ئەوەین هەردوو وەزارەدەم تەنسیقە بکەن بۆ ئەوەی ئەم بەرهەمەی لێرە هەیە ئەم کاری لێرە ئەکرێ فراوانی کەین بیگوازینەوە بۆ زیاتر لە سلێمانی بۆ قەزاکان بۆ ناحیەکان چکە بەڕاستی بەهۆی ئەوەی کە تەنها ئەم پەیمانگایە هەیە لە سنووری پارێزگای سلێمانی خێزان هەیە ماڵی لە دەربەنی خانەوە هێنێتە ناو سلێمانی کە بەڕاستی مارکێکی قورسە ئەمانەوێت پەیمانگاکە لە ڕووی داریە و بخێنە سەر وەزارەتی پەروەردە بۆی لەوێ ببێتە بنەمای و بناغەیەک بۆ فراوانکردنی خوێندنی نابیست لە هەموو سنووری پارێزگای سلێمانی تەڵان کە باسی سلێمانیەکەین یعنی ئۆتۆماتیکە هەولێر و دهۆکیش بە هەمان شێوە. بە خۆشحاڵی و سپاسەوە بۆ بەرنامەی سەربازی ون لە کەناڵی کوردستان 24 کە پەیمانگای هیوای بەسەر کردوێتەوە. بەڕاستی لە ناخی دڵەوە پیرۆزبایی لە مامۆستایانی بەڕێزەکەم لە هەردوو ستاف چەند مامۆستایان کە کێشەی بیستنیان نییە و چە و مامۆستا یاریدەرانی کە لێرە کێشەی بیستنیان هەیە و وەکو مامۆستا ڕۆڵە بینن بەڕاستی شایستەی سوپاس و پێزانینن و بەڕاستی سەربازی ونن شایستەی ڕێزی ئەمەن هەر بۆیە دیاری و خەڵاتی بەرنامەی سەربازی ون لە کوردستان 24یان پێشکەشەکەن. پیرۆزیان بێت. خاتو ئاڤێستا کە وەریەگرێت یەکێکە لە مامۆستا یاریدەدەرەکان کە نابیستە و ڕۆڵی مامۆستا ئەبینێت.